سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتە دێمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. هاتنی شاندا دیبلۆماسی و سەربازەکان بۆ هەرێمی کوردستان بەردەوامە و لە دوایین نیشاندا هاتنی وەزیری دەرەوەی تورکیا بوو بۆ هەرێمی کوردستان و کۆبوونەوە بوو زنجیرەی کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی هەرێم ئەنجامدا. هاتنی ئەم سەردانانە لە ئێستادا چ پەیامێکی تێدایە بۆ دەورێکی چی دەبینێت لە چارەسەرکردنی ئەو پەیوەندیانەی کە لە ماوەی ڕابردوو لەنێوان هەرێم و تورکیادا بەهۆی ڕفراندۆمی سەربەخۆیی و جۆرێک لە ئاڵۆزی بەخۆیەوە بینی بوو و من لەسەر ئەنجەندای سەردانەکە و ئەو لێکۆتانەی کە دەبوونجێ لە داهاتوودا لێ پێوێتەوە هەموو ئەمانە دەکەمەتەوەرێک بۆ گفتوگوکردن لەگەڵ میوانەکان بەڕێز دکتۆر عومەر ڕەنگێنەی مامۆستای زانکۆ. کاک دکتۆر بەخێر بێت. سپاس. دیارترین ڕووداوی سیاسی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا زۆرترین کاردانەوەی لە نێوان شەقام و میدیادا بە دوای خۆی داهێنا هاتنی وەزیری دەرەوەی تورکیا بوو. خوێندنەوەی کۆمەڵی خوێندنەوەی جیاوازی بۆ کرا. من دەمەوێت پێم بڵێیت ئەمە ئەم خوێندنەوانە لە چی ڕوویەکەوە منتیقیە و ئامانجێم سەردانە لە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ پێشێکی بەناوی خۆی میێرەبان سڵاو بۆ ئێوە و هەموو بینەرانتان لە هەر شوێنەکەن. دیارە ئێمە ئەگەر تۆزێک بگەڕینەوە هەرێمی کوردستان بە قۆناغێکی زۆر هەستیارە تێپەڕی کە ئەویش ئەوە بوو ئەو بەرنامەدا ڕێژراوی دەوروبەرمان و بەدەستی ناوخۆیش بۆ ئەوی کە هەرێمی کوردستان هەر نەمێنێ جۆرێک لە ناسەقامگیری لە دەرونی تاچی کووردا دروست کرد بە تایبەتی ئەو تاکانی کە نیشتیمان پەروەر و ئەوەن. بەڵام ئەوە جێگەی یەکەم سوپاسە بۆ خوا دووهەم بۆ سەرکردەکانی ئێمە ئەو سەرکردە ڕەسەنانەی کە هەردەم لە پێناوی بیری کوردایەتیە هەوڵەدەن کە توانیمان ئەو قۆناغە تێپەڕێنین. ئێستا قۆناغێکی نوێیە ئەو دەوڵەتانەی دەوروبەرمان کە هەڕەشەی نەمانیان لێ ئێمە کرد کە قسەی زۆر بەرز و نزمیانە کرد بەرامبەر بە ئێمە. ئەوە زۆر گرنگە کە ئیمڕۆ وەزیری دەرەوەی تورکیا کە یەکێکە لە زلهێزەکانی ناوچەکە بێتەوە هەرێمی کوردستان و لەگەڵ بەرپرسانی ئێمەدا بنیشێ. گومانی تێدا نییە ئیمڕۆ گۆڕانکاری و ئاڵۆگۆڕەکان لە جیهان بەگشتی و لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکەی ئێمە گۆڕانکارەکان زۆر خێران. دەستێوەردانی مەسەڵەن وڵاتانی زلهێز لە ئێستاە بۆ ناوچەکە ئەمە زۆر بە وەک جاران نەماوە کە جەنگی ساردی نێوان یەکێتی سۆڤێتی جاران و ئەمریکا هەبوو. ئێستا ئەمریکا بە هەموو شێوەیەک لێرە بەرژەوەندەکانی خۆیان زۆر بەڕاستە و خۆ دەپارێزێت. باشە ئیمڕۆ حکوومەتێک هەیە وەکو حکوومەتی ئێران کە لەگەڵ ئەمریکا تێک ژیراوە. ئەمە وای کردووە کە ئەمریکا بە دەوڵەتانی ناوچەکە بێرە ئیتر بەسە خۆتان بپارێزن. ئێمە لە کوردستان هەنگاوی باش بەرەو پێشەوە هاتوون لە ماوەیە ڕاستە 150 خاکمان لە دەستداوە، بەڵام لە ناو گەمە سیاسەکە ماوینەتەوە. سەرکردایەتی ئێمە لە ناو گەمە سیاسەکە. باشە دکتۆر، ینی بەسالێکی جەوری لێرەدا ینی هاتنی ئەم شاندا لە دوای ینی گرژی و ئاڵۆزبوونی پەیوەندیەکان بوو لە نێوان تورکیا و هەرێم بە تایبەتی لە دوای ڕێفراندۆمی سەربەخۆیی، ینی لە ئێستادا پێگەی هەرێمی کوردستاندا لە ڕووی موقعی جوگرافی و سیاسیە و پەیوەندیەکی ینی موقعێکی ئەوەندە بەهێزە کە شاندێکی باڵای تورکیا بێت هەرێمی کوردستان و لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمدا کۆ بێتەوە. هەرێمی کوردستان تاکە هێزە لە خۆرهەڵاتی ناوەڕاست کە پەیوەندی زۆر باشی هەیە لەگەڵ ئەمریکا و ئەمریکیەکان دەزانن هیچ کەس وەکو هەرێمی کوردستان نییە لەم ناوچەیە کە ڕاست بکات لەگەڵ ئەمریکا و بەرژەوە ئەویش لە پێناوی بەرژەوەندی خۆیان. بەڕاستی ئێمە لە کوردستان ئەگەر بەرژەوەندیکانمان بە زلهێزەکانی جیهانەوە گرێ نەدەین لەلایەن ئەم هێزە ناوچانە کە هەردەم نەیاری کورد بن پێیان خۆشنیە ناوی کوردیش بێ زۆر قوت دەدەین. لەبەرەوە شتەکە دوولایەنەیە ئەمریکا و کورد لە ئێستاە هەردوو لا بەرژەوەندیمان هەیە لەو پەیوەندیە. بەڵام ئەوەی کە تورکیا هاتوۆتە کوردستان لەسەر ئاستێکی زۆر باڵا وەزارەتی دەرەوە وەفتی نردووە بۆ کوردستان، ئەمە بۆ خۆی گەورەی پێگەی هەرێمی کوردستان دەرەکەوێت. جارێکیکە من پێم وایە ئەمریکەکان لەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا کە بێدەنگ بوون هەڵەیەکی گەورەیان کرد کە خۆشیان پیانزانیوە کە ئەوە هەڵە بوو. لە ئێستادا ئەوان چەند هۆکارێکە بوو ترەمپ تازە بوو لە ئیشەکە، ئەو کەسی کە نوێنەری بوو سەر بە حیزبەکەی خۆی نەبوو بە هەڵەیە برد
ئێستەکانێ پێگەی هەرێمی کوردستان گرنگە لە ناوچەکەیە و ئێمە لە بیرمان نەچێت بەرژەوەندی سیاسی و ئابووری هەمیشە بێکەوە گرێدراوە لە کوردستانە غاز هەیە لە کوردستانە نەوت هەیە لە کوردستانە زۆر شتی کە هەیە کە بەرژەوەندی وڵاتان بەلای خۆیان ڕادەکێشێ ئێستا کە تورکیا دێتەوە ئەوە نە لە بەرچاوی کاڵی باشە دوکتۆر کەواتە ئێمە چۆن وا بکەین یعنی پێویستە سەرکردایەتی سیاسی کورد چۆن مامەڵە بکات لەگەڵم ڕوودا و پێشهاتە نوێیانەدا بۆ ئەوەی کە بۆ نمونەشاندێکی باڵای تورکایە دارمی کوردستان کە حتمما بەڕێزت ئاماژت بۆ کرد کە ئامانجی سیاسی و ئابووری خۆی هەیە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە بە نەتیجەیەکی باشەوە لەم پەیوەندیانە لەم کۆبوونانە دەربچین و بەسوود و قازانجی کەرتی ئابووری و سیاسی لە هەرێمی کوردستان دەبیشکێنینەوە حتمما وەکو چۆن ئێستا من پێم وایە وڵاتێکی گەورەی وەکو تورکیا پێویستی بە کوردستان هەیە لە ڕووی ئابووریەوە چونکە ئەمریکا یعنی فشار دەخاتە سەر وڵاتانی ناوچەکە کە پەیوەندیان لەگەڵ ئێرانە بپچڕێنن بە تایبەتی لە بواری زۆر گەورەی وەکو هاوردەکردنی غاز و نەوت و ئەمانە لێرەدا ئێمە گرنگە مادام خەڵک بەرژەوەندی هەیە ئەبێ ئێمەش بەرژەوەندی ئەوان پارێزین لە ڕاستیدا سیاست بەرژەوەندیە سیاست سۆز نییە سۆز ئەوەتە بۆ تورکیا لەکوێوە لە چه ئاستێکەوە لە چه ئاستێکی هەڕەشەوە ئێستا هاتووە ئەوە تەنانەت ئەردۆگان خۆی لە قسەکانیا لەو هەموو هەڕەشە و گوڕەشەی دەئی کرد ئاسی خۆی هێنایە خوارەوە وە گەیشتە ئەوە وەفتێکی باڵای ئەوان بێت کەواتە هەرێمی کوردستان ئێمە پێش هەموو شتێک ناوخۆی خۆمان بپارێزین لە چەند بەرەکی و دووبەرەکی چونکە ئێمە بە درێژایی مۆژوو خۆمان زۆر جار زەرەرمان لە خۆمان ناوەکەوەی لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا ئەمە یەکێک بەڵام دوای ئەوە ئێمە سیستەمی سیاسی ئێمە سەرکردایەتی ئێمە پێویستە ئەم پەیوەندیانە پەرە پێ بدەین لەگەڵ دراوسەکانمانە ناکرێت یعنی ئەوە خواکردە کە ئێمە دراوسی تورکین دراوسی بەڵام کاگوێرانی ڕەخەیەکی زۆر و سەرنجێکی زۆر هەیە لە ماوەی ڕابردوو بۆی کە ئەزمموی سیاسی تورکیا دەرەق بە هەرێمی کوردستان بای ئەوە نییە کە بۆ نمونە ئێمە دەرگیان بۆ بخینە سەر پشت وە لەگەڵ شاندی باڵای تورکیا کۆ ببینەوە یعنی چۆن وا بکرێت کە بۆنە بتوانین ئەم پەیوەندیانە ببینە ئاستێکی باشتر فعلەن ئەوەی کە دەوتێت لەسەر تورکیا وایە یعنی بۆ هەرێمی کوردستان کاکە ئەرسەلان سیاست دان و وەرگرتووە ئەخذ و عەتایە یعنی ئەو چی دەدا بە ئێمە و ئێمە چی ئەدەین بەوان کەواتە هەرێمی کوردستان ئەبێ سەرکردەکانی ئێمە لەو ئاستە بن ئێمە تەسلیمی تورک نەبین وەکو تەسلیم بەڵام ئێمەش بەبێ ئەوان ناژین دیارە ئەوانش پێویستیان هەیە ئێمە ئەگەر دەرگای ئێران و تورکیا و ئەمانەمان لێدا بخرێ یعنی بەڕاستی قەیرانێکی زۆر گەورە بۆ خۆمان دروستەکەین کە نارەکانمان سوودی لێوەرەگرن بەڵام کە ئێستا ئێمە دەرگا ئەکەینەوە بەڕووی ئەوانە بۆ ئەوی ئێمە تاکە ڕێگەی کە هەمانە بە ئەوروپاوە و بە دنیای دەرەوە کە باشترین ڕێگا بێ لە ئێستادا ئەو ڕێگەی تورکیایە گومانی تێدانە لەبەر ئەوە ئەبێ ئێمە دەرگامان بۆ ئەوان کراوە بێت بەرژەوەندی ئابوووریەکان من ئەوەی تێگەیشتم لە تورکیا لە ئایندەیە ئەگەر ئەو نێوانەی ئەمریکا و تورکیا بەم ئاراستەی ئێستا بڕوە قوڵتر دەبێتەوە گرفتەکان زیاتر دەبن تورکیا ناچارە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ عێراق بەگشتی بە تایبەتی کە ئێمە زیاتر دراوسین لە هەرێم لەگەڵ ئەوانە بەڕووی ئێمە بکرێتەوە بۆ ئەوی غاز بکڕێ نەوت بکڕێ ئەو شتانەی کە پێویستە کە ئێمەش پێویستمان پێیەتی لە هەمان کاتە ئێمەش پێویستمان بۆیە کە ئەو دەرگایە کراوە بێت بۆ ئەوەی لە ڕووی ئابوووریەوە گەشە بکەین و داهاتشمان دەستکەوێت لە ڕاستیدا ئەمە گرنگە بەڵام سەرکردایەتی ئێمە من پێم وایە تا ڕادەیەک حەکیمە و ئەبێ ئەزممونیشی وەرگرت بێت لەوەی کە لە کاتی پێویستە چی دەکا لەبەر ئەوە ناکرێت یعنی هەر کە زوا بڵێ لە سیاست نەگەیشتووە لە سیاستە هیچ شتێک بنبڕ نییە من پەیوەندیم 100% دەپچڕێنم یا نایپچڕێنم ئەمە هەمووی ئەڵێ وەکو چرچەڵ ئەڵێ سیاست بەرژەوەندەی هەمیشەییە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کاکتۆر بۆ نمونە ئێمە چۆن بوا بکەین کە مامەڵێکی دروست لەسەر ئەساسیان پەیوەندانە دروستکەین لەگەڵ هەرێمی کوردستان و تورکیادا یعنی ماوەی ڕابردوودا ئەوەی کە کراوە تورکیا بە چۆنڵی تاکو ئاخر نەفەس دژایەتی هەرێمی کوردستانی کردووە یعنی چۆن ئێمە وا بکەین کە سود لەو پەیوەندیانە وەربگرین ئەبێ چی بکرێت ئەبێ لەکەوە دەست پێ بکرێت لەکەوە دەست پێ بکرێت حەزەکەم شتێکی کە بزانی زۆر قسە لەسەر ریفراندۆمەکرێت ریفراندۆم
ئێمە ئەگەر لەگەڵ گەلانی عێراقا پەیوەندیمان بەردەوام بێ شتێکی ئاساییە. ڕیفراندۆمیش کە کراوە لەبەر ئەوە کراوە سەرانی بەغا ئینکاری هەموو مافێکی کوردیان دەکرد کە لە ئێستاە لە بەغا کەسانێکن کاربەدەستن وەکو ئەم پیاوەی ئێستا عادل عەبدولمەهدی کەسێکی کراوەترە لەگەڵ ئێمە و پەیوەندی ئێمە لەگەڵ بەغاوە پەیوەندی ئەو لەگەڵ ئێمە لە ئێستادا شتێکی خراپ نییە و تا پەری پێ بدەین باشترە تا خۆمان ڕائگرینی هەڵستینە سەر پێ خۆمان تا عێراق بەرەو دیموکراتی تری زیاترەچێ. ئێمە لە تورکیا پەیوەندی سیاسی پەیوەندی ئاساییەکە کە پەیوەندیەکی ئاساییە دەبێ ئەم پەیوەندی هەبێت چونکە ئەگەر ئێمە پەیوەندیمان لەگەڵ تورکیا و ئێران نەبێ پەیوەندی بە پچڕێنین دژایەتی بکەین ئەوان زلهێزن لە ناوچەکەیە و ئەوان پیلانی زۆر گەورەیان هەیە بۆ ئێمە ئەوەی کە ئەتوانین بیکەین لە ڕووی ئاشتی و لە ڕووی پەیوەندیەکی باش بۆ ئەوەی خۆمان گەشە پێ بکەین شتێکی خراپ نییە. تاکو ئێستا ئەوەی کە ڕوویداوە لە مامەڵەکردن لە پەیوەندیەکان لەگەڵ دنیای دەرەوە بە تایبەتی وڵاتانی دراوسێ سەرکردایەتی سیاسی کورد ینی ئەو پەیوەندیانی کە گرەیداوە بەم وڵاتانەوە پەیوەندیەکی دروست بووە توانیوێتی ئاماجی خۆی بپێکێ ینی لەمڕۆوە. کێشەکەی ئێمە ئەوە بووە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پەیوەندیانە وەکو حکوومەت نەبووە لەگەڵ دەرەوە. ئێمە چەند حیزبێکین حیزبی وایە هەیە گەورەیە پەیوەندی حیزبی هەبووە لەگەڵیان بە حیزبی وا هەیە لەگەڵ مەسەلەن ئێرانە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بەدەر لە حکوومەت. ئێمە دەبێ بۆ ئایندە ئەو پرسیارەی پێشوت بۆ ئایندە دەبێ ناتوانین ڕێگە بگرین کە حیزبێک پەیوەندی بێشە بەڵام دەبێ پەیوەندی سەرەکی حکوومەت گری بدات چونکە حکوومەت لە چەند وەزیری پێکاتوە لە هەموو لایەنەکان پێکاتوە حکوومەت بەرژەوەندی خەڵک تاکتاکی کۆمەڵ و کۆمەڵ بە هەمووی پێکەوە ئەپارێزێ. بەڵام ئەوەی کە لە ئێمەی تێکداوە من پێم وایە پەیوەندەکان پێشتر وەکو حکوومەت دروست بووە بەڵام وەکو حیزب دروست نەبووە. حیزب گەلێک لێرەدان ئەم حیزب گەلە بەرژەوەندی حیزبی خۆیان تەسکی کەسایەتی و حیزبی خۆیان دەپارێزن لە ڕێی پەیوەندی ژێربەژێر یا ڕاستەخۆ یا ناڕاستەخۆ بە دراوسەکانەوە. جاری وایە ئەو پەیوەندی ئەو حیزبانە نەک زوربەی کات ئەو پەیوەندی ئەو حیزبانە بە زیان بۆ ئێمە گەڕاوەتەوە و ئەوەی لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا ئیسباتی ئەوەکە ئەوە دەچەسبێنێ کە ئەوە پەیوەندی حیزب زیانی بە ئێمە گەیاندووە جینات پەیوەندی حکوومەت ڕەن بێ ئەو کێشەیە نەبێ. پەیوەندی حکوومەت هەمیشە دەبێت لە بەرژەوەندی کۆمەڵگەی و خراپیش نییە. باشە شتێکی دیکە کە جێگەی سەرنج بوو ینی سەردانەکەی وەزیری تورکیا بۆ هەرێم لە دوای سەردانی بوو بۆ بەغدا ینی دەتوانین بڵین ئامانج و ئەجندای سەردانەکە لە هەردوو پایتەختەکە کە هەولێر و بەغدایە یەک ئامانج یەک سەردانی یەک هەدەفی بۆ لەمڕۆوە. من پێم وانە ڕاستە بۆ بەغدا ئێستا عادل عەبدولمەهدی پشتگیریەکی نێودەوڵەتی باشەیە چ لە ناوچەی عەرەبی دەور و پشتی خۆی و چ لە ئەمریکا و ئەوروپا. ئەمە وای کردووە کە شارژی لەسەر تورکیا هەبێ کە ئەبێ پەیوەندی لەگەڵ بەغایە باش بێ و پشتیوانی لێ بکە چونکە تورکیاش ناتوانێت بەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتی بشی. بۆ ئەوەیە کە جەخت لەوە بکاتەوە بە عادل عەبدولمەهدی بڵێ ئێمە لەسەر ئەم ڕێڕەوەی کە هەتە پشتیوانی لێ دەکەین و بۆ تورکیا زۆر گرنگە. تورکیا ئێستا لە ئاستی جارانیدا نەماوە لەو ئاستە نەماوە کە ئەردۆگان هەڕەشە لەم لاولا بکە. ئێستا بۆ خۆی تورکیا چەند فشارێکی لەسرە یەکێک لەوانە لە ڕووی دیموکراتیەوە تورکیا زۆر پاشەکشەی کردو ئەوەی کە بەرامبەر بە حیزبی گەلانی دیموکرات ئەیکات حیزبی هادەب یا ئەوەی کە بەرامبەر بە گوڵاناکان دیکە ولا ئەو هەموو ڕۆژنامە نووس و ئەفسەری سەربازی و ئەفسەری پۆلیس و ئەم هەموو دادوەر کە دادوە ئەمانەی هەموو گرتووە ئەمە هەمووی پرسن لەسەر ئەوەی کە دیموکراتی زۆر پاشەکشەی کرد لایەکەوە ئەردۆگان بۆ خۆی باگراوەندی حیزبێکی ئیسلامی هەیە کە ئەو حیزبە ئیسلامیە لە ئێستادا لە ئەمریکا بیر لەوە دەکرێتەوە هەواڵی ئەمڕۆ دوێنێ کە ئەمریکا بیر لەوە دەکاتەوە ئیخوان المسلمین بخاتە لیستی تیرۆرەوە. ئەمە بەنا ڕاستەوخۆ حیزبەکەی ئەردۆگانیش دەگرێتەوە ئاکەپە دەگرێتەوە کە ئەوان باگراوەندێکی ئیخوان المسلمینان هەیە کەواتە دیموکراتی لە تورکیا زۆر پاشەکشەکردووە. تورکیا کە ئەوێ بچێتە سوقی ئەوروپی هاوبەش لەبەرەوە فشاری
فشاری زۆر لەسەر ئەردۆگانە لە لایەکەوە باری ئابووری تورکیا زۆر دابەزیوە حەزمەوە بزانی لەبەر ئەوەی مامەڵەی ئەو پیاوە لەگەڵ گەلەکەی خۆیان زۆر نادیموکراتیانەیە دەیان ئەندام پەرلەمانی کە هەمووی حەسانەیان هەیە لە وەسجن ناوە لە بەندیخانەکانە تون کردووە یعنی ئەمانەوە ئەکە یعنی ئەوێ تۆزێک دەرچێک بۆ خۆی بێڵێتەوە باشە کاکتۆری دەرچەی ئابووریش عێراقە باشە حاڵی تو ئەوە کوردستانە حتمما حاڵی تورکیا بەم شێوەی بە لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی و سیاسیەوە کە بەڕێز ئاماژت پێکرد ینی بەم شێوەی خراپ بێت ینی ئێمە چی سوودێکی دەبێت کە پەیوەندیەکەمان لەگەڵ وڵاتێکی لەم شێوەیەدا باش بێت ینی لە ئێستادا هەرێمی کوردستان لە بەرژەوەندیەتی ئەم پەیوەندیانە باتە ئاستێکی باش لەگەڵ تورکیا یاخود وەکو جاران چۆنەڵی هەر بەردەوامی هەبێت ئەم پەیوەندیانە ئەم پەیوەندیە ئێمە ڕاستە لەوانەی لەلایەکەوە بڵین ئێمە دەبینە هۆی ئەوەی کە ئاسی ئابووری تورکیا بەرز بێتەوە بەڵام ئێمە هیچ دەرچەیەکمان نییە ناڵین سیاست بەرژەوەندی هاوبەشە باشە ئەوی زوربەی لە بەرژەوەندیش زوربەی لە بواری ئابووریە یعنی مارکز دەڵێ دینەمۆی ژیان ڕەوڕەوەی مێژوو ئەڵێ ئابووریە ئێمەش ناچارین لە ڕووی ئابوووریەوە ئەبێ ئەو دەرچەیە بۆ خۆمان بێڵینەوانێ بەڵام بەمەرجێک ئێمە کە ئەو دەرچەیە دەهێڵینەوە هەماهەنگیمان هەبێ هەمیشە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی یعنی پێیان بڵین کە ئێمە ئەو دەرچەیە هێڵینەوە زیاتر لە بەرژەوەندی خۆمانە و ناچارین و ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێگایەکی هەیە بۆ هەرێمی کوردستان بە بیخاتە پێش چاومان تا هەموو پەیوەندەکان تەنان لەگەڵ ئێرانە کە ئەو هەموو فشارەی لەسەر هەرێمی کوردستان ناتوانێت پەیوەندی خۆی لەگەڵ ئێران بچڕێت لە هەندێک ڕۆ مەسەرەن بۆ نەوت ئەتوانێت نەوتی پێ نەفرۆشێت چونکە ئەوە بڕیارێکی نێودەوڵەتیە و تۆ ناتوانانی بەڵام هەندێش بواری کە هەیە ناتوانانی ئەو پەیوەندیە بە بچڕی کەواتە ئەوانەی کەوا دەڵێن ئێمە هەرێمی کوردستان لە سیاست نازانین ئەگەر پەیوەندی لەگەڵ تورک هەبێ ئەگەر پەیوەندی لەگەڵ نا ئەوانە سیاست وەکوتم بەرژەوەندی ئێمەش بەرژەوەندیمان هەیە بەڵام زۆر گرنگە ئێمە بەرژەوەندی نەتەوایەتەکانمان ئەوەی پەیوەندی بە ئایندەی میلەتەکەەوە بە ئایندەی نەتەوەکەمانە هەیە بیپارێزین بە هەر شێوازێک بێت نێڵین تەسلیم بەوان ببین پەیوەندی دیبلۆماسی یا پەیوەندی نێودەوڵەتی ئاساییە بەڵام بەمەرجێک ئەو پەیوەندیە نەبێتە ئەوە کە لەسەر ئاستی نەتەوە و لەسەر ئاستی حکوومەتی خۆت کار لێ باشە بەراورد بە ڕابردوو ئەگەر سەیری لێدوان و ینی کارنامەی تورکیا بکەین بە برسانی تورکیا دەربارەی کورد لە دوای ڕفراندۆم ینی هیچ گۆڕانکارێک لە سیاستی تورکیا بەرامبەر بەرهەمی کوردستاندا دروست بووە ینی بای ئەوەیە کە ئێمە خۆشحاڵی خۆمان دەبڕین بۆی کە بیکەین بە شەریکێکی ڕاستەقینەی خۆمان لە بواری ئابووری کردەکانی دیکەدا من پێم وانە یعنی ئەو حیزبەی کە ئێستا لەسەر حکومە لە دوو ڕۆەوە ئەم بیری بۆ چوونی ئەوەیە جارێککە دەوڵەتی عوسمانی زیندوو بکاتەوە نەکرد بۆ ئێمە تەنانەت بۆ وڵاتانی عەرەبیش ئەو بیر و بڕوا وەکو بیر و بڕوا ئەوان هیچ لە بڕوایە نەگۆڕاوە بەڵام ئەوانیش ناچارن تەعامل بکەن لەگەڵ ئەمری واقعە ئێوە ئێمەش تەعامل لەگەڵ واقع و بارودۆخەکە بکەین ئەوان تەعامل لەگەڵ بۆ بارودۆخ دەکەن دەزانن هەرێمی کوردستان بەوان لا ناچێ و ئێستا پاڵپشتێکی باشەیە چ لە ئەوروپا و چ لە ئەمریکا و ئەمە من یعنی بەوە گەشتبینم کە سەرکردایەتی ئێمە بە تایبەتی کاکنێشیربان بەرزانی زۆر بە تایبەتی تر جەنابی سەرۆک بەرزانی توانیان ئەم جاریشکە ئەم پەیوەندیە گرێ بدەنەوە جاریشکە خەمی ئێمە و خەمی میلەتی کورد خەمی نەتەوەی کورد بۆوان بگەێننەوە تا گەیشتونەتەوە ئەم ئاستا یعنی هەنگاوی باشمان ناوە ئەگەر کەسانی خائین و خۆفرۆش لەم وڵاتە لێمان تێک نەدەن هێزی کەس مشکلە نیە بەڵام هێزی خائین و خۆفرۆش لێمان تێک نەدەن ئێمە هەنگاوەکان بەرەو باشی ئەڕۆی ئەوە گرنگە بەڵام بایەک شتت پێ بڵێم یعنی ئێمە بڵین بیری تورکمان گۆڕی بێ تورک مەبەستم ئێمە هەموو گەلان دۆستمانەوە هیچ کێشەیەکمان نییە لەگەڵ نەگەلی تورک نەگەلی ئێران گەلی فارس مەبەستم سەرکردایەتی سیاسیەکانیانە بەڵام ئێمە بڵین لە بیری ئەوان دەربێنین کە پیان خۆشە حکوومەتێکە بێ بە ناوی حکوومەتی کوردستان یا بەسەن هەرگیز ئەوە نییە بەڵام سیاست تعاملە مامەڵەکردنە لەگەڵ بارودۆخ و سەردەمەکە باشە ئەو ڕووداوانەی کە ئێستا ئەو ڕوودا و پێشاتنیانەی کە لە ناوچەکەدا دەگوزارێ بە تایبەتی مەسەلەی ئابووری و ینی ئەو حەسارانی کە لەلایەن ئەمریکا خڵاتە سەر کەوتی ئێران ئەمانە چیمان پێ دەڵێن ئاماژانە ینی ئاماژەیەکن کە
لە داهاتوودا لە بەرژەوەندی خۆمان بیشێنینەوە بە تایبەتی لە ڕوو ئابووری کۆبوونی کوردستان؟ هەموو ئەمانە خۆمان گرنگین. یەکەم ئێمە بڕوامان بە خۆمان هەبێت کە ئێمە میلەتێکین خاوەنی خاک و جوغرافیا و زمانی خۆمانین و خۆمان گرنگین کە ئێمە هەدەفی ستراتیژی خۆمان دیاری بکەین. ئەمانەوێت لە ئایندەیە چیە بین، ئەمانەوێت ئەم حکوومەتی هەرێمی کوردستان بەکوێ بگەینین لە هەموو بوارەکان تاکو ئێستا ئەم بەرنامە سیاسی و ئابووری و ئەمانە. باشە، تاکو ئێستا ئەم بەرنامە و پلان و ستراتیژە بوونی هەیە، یعنی بۆچی تاکو ئێستا کاری لەسەر نەکراوە؟ ینی ئەزمموی 27 ساڵی ڕابردوو بای ئەوە نەبوو کە ئێستا معنی بە بەرنمەیەکی ڕوون مامەڵە بکەین لەگەڵ وڵاتانی دراوسێوەتەنان لە خودی خۆشمانە؟ ممکنە بەرنامەش هەبوو بێ، بەڵام بەرنمەکە نەگەیشتۆتە کامل بوون. بەرنامەی یەکەم وەکوتم من هەموو مقابلەکان ئەوە دووبارەکەمەوە. بەرنامەی یەکەم ئێمە ئەگەر خۆمان نەبین و خۆمان یەک نەبین و خۆمان پلاندا نەڕێژین کۆدەنگ نەبین هەرگیز، چونکە ئێمە گەورەترین کێشەی ئێمەوەی تا ئێستا ئێمە قەوارەی سربەخۆنین. ئێمە ئێستا لە گەرمەی خەباتن، خەڵک وازانێ خەبات هەرەوەیە بە چاخەوە چەکە پێبێ و سەربازێکی بەرامبەرەکەت کوژی. ئەمانە شتی زۆر لاوەچین. ئێمە گەرمەی خەبات ئەوەیە تۆ هاتوویتە، ئێمەی کورد هاتووینەتە گۆڕەپانی سیاسی. لەم گۆڕەپانی سیاسیە طبعاً یاریکەرەکان ئەبێ زۆر زرنگ بن. هیچ یاریکەرێک لە گەمەی تۆپێنە ئەگەر پێشتر بە کۆمەڵی پرۆسایە نەڕۆشت بێ، خۆی باش ئامادە نەکرد بێ، دەدۆڕێ بە بەرامبەرەکەی. ئێمە ئەم 27 ساڵە بەرزۆر قۆناغا تێپەڕین. بەشێک لەو زیانانەی پێمان گەیشتوە بەشی زۆری خۆمانی. نەمانتوانیوە حکومڕانێکی تۆکمەمان هەبێ، نەمانتوانیوە حکومڕانێک بێ بتوانین خزمەت بە خەڵکین، نەمانتوانیوە ئەو ئابووری و ئەو دراوانەی کە هەمان بووە لە بانقەکانە بووە لە بەرژەوەندی خەڵک بێ. من نایشارمەوە ئەم 27 ساڵە زۆر هەڵی گەورەمان کردو. وەزیرەکانمان وەزیر نەبوون، بەڕاستی کاربەدەستەکانمان بەشی زۆری تەنها بە مەبەستی شخصی و حیزبی ئیشیان کردووە. ئەمە کێشەی ئێمەیە. کێشەی ئەوەی ئێمەیە مەسەن من داوا ئەکەم لە حکوومەتی ئایندەمان کە پرۆسەیەک بەرنمەیەکی سیاسی هەبێ بۆ حکوومەت. ئەو کەسی کە دەبێ بە وەزیر سەر بە هەر حیزبێک و هەر باڵک و هەر لایەنێکەیە ئیجبار بکرێ ئەو پرۆسەیە جێبەجێکە. ئێمە لە حکومڕانیە کەم ئەزمون بووین. باشە، من ینی قسەکانی بەڕێزت ینی سەرنجی بۆ ڕێگەشەم کە بیبەسم بە بابەتی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ینی بۆی ئێمە کە لە داهاتوودا حکوومەتێکی بەهێزمانە بێت و ئەو تیمێک کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی کە لەسەر ئاساسی لێهاتووی و کارامەی و لێوەشەوەی ینی بچنە حکوومەتەوە. ینی لە ئێستادا دەواازەکانی ئەم بابەتە ینی دەرکەوتووە، ینی چاوەڕێ ئەوە دەکرێت ئێمە لە داهاتوودا بتوانین بە شاندێکی تۆکمە هەرێمی کوردستان بینە ئاستێکی باشتر لەوەی کە ئێستا هەیە. ئەگەر بمانەوێ بەڵێ، گربمانەوە ئەم حیزبانی لە گۆڕەپانەکەن و ئەوانەی یانوێ لەگەڵ بڵین بە پارتی دیموکراتە حکوومەت بێتن، بە تایبەتی ئەو دوولایەنە کە دوولایەنی دیارن لە دەڤەری ئێرە لە دەڤەری سلێمانی. ئەم دوولایەنە ئەگەر بەڕاستیان بێت بیانەوێ کوردستان بە ئایندەیەکی باشە بگوزارێ، ئەبێ خەڵکانی باش بنێرە ناو حکوومەت. ئەم نیەتە هەیە، ینی ئەمە بەدیکراوە تاکو ئێستا ئەم بابەتە؟ واللهی من ناتوانم لە جیاتری کەس جواب بەمەوە. ئەوەی کە بۆ چاودێرێکی سیاسی حتمەن ئاگاداری ڕووداوەکان خەڵکی ئێمە زۆر بێزار بووە باشە لەوەی کە پێشوو ڕووی داوە. ئەوەی کە بینیمان ڕوویدا لەم حکوومەتی پێشووە، ئەمە زۆر نیگەرانی داوەتە خەڵک. حتمەن ئەم دوو حیزبەی کێش دەبێ بیریان کردبێتەوە. ئەوەی لە دوای 16 ئۆکتۆبەر ڕێیا بە تایبەتی لایەنێکی گەوری وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە زەرەری هەموو تاکێکی کورد وە لە هەر شوێکی دنیا بێ، بە زەرەری هەموو حیزبە کوردستانیەکان بووە لە باشوور. بەڵام من پێم وایە زیانی هەرە گەورە خۆیان لیان کرد. ئەگەر لەمە دەرز وەرنەگیرا بێت، ئەگەر لەمە هەرچەنگ من ناڵێم ئەوە هەموو بڵین سەرانی یەکێتی هەمووی بووە، بەڵام دیارە ئەو کەسانە چێن، بەڵام زیانی زۆر گەورەی لە یەکێتی خۆی داوە، زیانی زۆر گەورەی لە پارتیش داوە و لە هەموو حیزبەکانی داوە. ئەگەر لەمانە ئەم حیزبانی ئێمە وانیان وەرنەگرت بێ،
بڕواتە بە شایانی سربەخۆی و هیچ نین ئێمە چونکە نارانی ئێمە ئێستا ئێمە زۆر باسی بەڕێز عەبدولمەهدیەکەین کە جیاوازە بەڵام هەر ئەم عەبدولمەهدیە فشاری زۆری لەسرە هەر لە ناو خۆی عێراق و لە دەرەوەی عێراق کە پێگەی هەرێمی کوردستان بچوو بکاتەوە بەڵام ئەگەر ئێمە پێگەی خۆمان لە ناو خۆمانە خۆمان تۆکمە کرد کەس ناتوانێت ئەومان بەسەرا بسەپێنێ یا ئەگەر بیانەوێ هەندێک شتیشمان بەسەرا بسپێنن ئەتوانین کەمترین شتمان بەسەرا بسەپێنێ لەبەر ئەوە من نازانم ئایا ئەم حیزبانە وازیان لەوە هێناوە کە ئیتر هەر چاڵ بۆ یەکتر هەڵکەنین زۆر گرنگە چاڵ بۆ هەڵچاڵ چونکە چاڵ بۆ یەکتر هەڵکەنین زیانی هەمومانی تایە نازانم ئێمەی کورد مێژووی کورد دەخوێنیتەوە ئەم هینانەمان زۆرە ئەم قۆناغا ناهەموارانەمان زۆرە ئایا بۆ وانە وەرناگرین بەڕاستی من وەکو ئالێرە وەکو ڕۆشنبیرە قساکەم وەکو هاوڵاتێک ئەگەر ئەم حیزبانەی ئێمە دەرسیان لەوە وەرنەگرت بێت و ئەم جارە لە حکوومەت بەجددی لە حکوومەت نەبن وەکە بەجددی لە حکوومەت واش لە بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی خۆیان نەهێنن بەڕاستی دوور نییە هەمان قۆناغ یا هەمان ڕوودا و یا هەمان نەهامەتی تووشی ئێمە ببێت باشە بۆچی زۆر جارانی کە باسی بەرنامە و پلان و داهاتوێت حکوومەتێک دەکرێت بەداپەتی لاری کوردستان لە زیاتر پارتی دەکرێت بە بەرپرسیار لە بەردەم ڕووداوەکاندا یعنی ئەگەر بۆ نمونە ئەبێ ئەگەر ئێمە ویستمان حکوومەتی داهاتوو ئەدایەکی باشێ بێت وە فعلەن حکوومەتێک بێکە خزمەتگوزاری هەوڵاتیان دابین کات ئەمە تەنها ئەرکی پارتیە خۆ دەبێت بە دەستە جەمعی ئەم کارە بکرێت بۆچی هەموو چاوەکان لەسەر پارتی ینی پرسیارەکە ئەوەیە پێشێکی گومان لەوەدا نییە پارتی حیزبێکی گەورەی ئەم وڵاتی و گەورەترین حیزبە وە گەورەترین فراکسیۆنی هەیە چ لە بەغا چ لە کوردستان ئەمە لە لایەک بەڵام لە لایەکە کە بێتەوە بڵێ هەمووی هەر پارتیە پارتی بەتەنها ناتوانێت شتێ بکە باشە بۆچی پارتی ناتوانێت بێتەوە یعنی قەزایی بیری نیشتیمان پەروەری ئەمە هەر تاکێک من تۆ لە ئاستی خۆمانەوە کرێکارێک هەمووی بەرپرسە لە ئایندەی ئەم وڵاتە چ جای حیزبێک کە هەزاران ئەندامی هەیە بەڵام پارتی وەکو پراکسیۆنێکی گەورە لە پەرلەمانی کوردستان وەکو هێزێکی گەورە دەتوانێت زۆر بە شەفافانە بەرنامەی حکوومەتی هەبێ بەرنامە حکوومیەکەی لە ڕێی میدیاوە بە خەڵک ڕابگەیەنرێ و کە لەگەڵ ئەوان کۆ ئەبنەوە بڵێ ئەمە بەرنامەکەمانە بەرنامەی هەمان بێنێ زۆربەی لە یەکەچێ بەکو بەرنامە بەڵام کارکردن مهمە ڕاستە ڕۆکان زۆرتر لە پارتیە بەڵام پارتیش پێم وایە زۆر بە خۆیان چۆتەوە وەکو جاران تەعامل ناکات چونکە زەرەری کرد لەبەر خاتری فلان لەبەر خاتری فلان حیزب لەبەر خاتری دەبێ پارتی زۆر شەفافانە ئەو بەرنامە حکوومیەی کە هەیەی بەڕای من لە ڕێی میدیاکانی پارتی خۆیەوە لە ڕێی میدیاکانی بەرامبەرەوە لە ڕێی میدیاکانی ئەوەی کە خۆیان بە ئەڵێن سەر بەخۆی بڵێ ئەمە بەرنامەمانە باشە دکتۆر ڕەنگە لەمە گرنگترەوە بێ کە ئێمە تاکو حکوومەت ڕانەگەێنی ناتوانین کارنامەکەشی جێبەجێ بکەین ینی ئەوە 200 و ئەوەندە ڕۆژە تێپەڕیوە هەوڵاتیان چاوەڕانێکی زۆریان هەیە لە ئەوەی کە حکوومەت لەدایک ببێت ئەگەر لەمە زیاتر حکوومەت دواب بکەوێت کاریگەری چی دەبێت لەسەر کۆی کۆمەڵگا تەواو نیگەرانی زۆری دروست کردەوە بەڵام ئەگەر چەند ڕۆژێکی کەش چەند هەفتەیەکی کەش حکوومەت دواکەوێت بەڵام ئەگەر حکوومەتەکە حکوومەتێکی تۆکمە و بەرنامەی جوانی پێبێ هیچ کێشەیەک نییە نیگەرانەکان دەڕێوێنەوانێ بەڵام جەنابەت وتە تا حکوومەت ڕانەگەێنێ بەرنامە بەڵام خۆ پێش ئەوەی حکوومەتیش ڕابگەێنرێ دەبێ خەڵک بەرنمەکەی بزانێت بۆ ئەوەی ئەگەر من نەچوومە ئەو حکوومەتە بە ڕای شەقام من تاوان بارکات بڵێ ئەو بەرنمەیە کە گەر ڕۆشتە بەرچاوی خەڵک وڵا ئەم بەرنمەیە جوانە یا نەقسی هەیە لە فڵان شوێنە بۆی چاک بکرێ بەگەر ئەم بەرنمەیە ڕاگەیەندرا و منی حیزب نەڕۆشتمە ناوی ئەو کاتە خەڵک پێڵێت تۆ دیارە شتی شخصی و حیزبی و تەسکت هەیە بۆیە ناچیت من ئەوە بەلامەوە گرنگە و ئەوانش خۆیان ئەزانن ئەوەی کە حکوومەتی ئایندە پێگەدەێنێ بەڵام دواکەوتن بەلای منەوانێ ڕاستە نیگەرانی زۆری دروست کردووە بەڵام مادام کاروبارەکان ئەوڕا ئەو کێشەی نیە ئەگەر حکوومەت ڕاگەیەندرا و تۆکمە بوو بەرنامەی جوانی بۆ خەڵک پێ بوو لە خزمەتی خەڵکا بێ هەموو ئەو نیگەرانە بۆ خۆی هەڕێتەوە هیچ کێشەیەکی نییە. زۆر سپاس بۆ دکتۆر ئەمە ڕەنگێنەی مامۆسای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونی دووبارە بەخێر بۆ تۆش مینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.